سڵاوتان نەبێت میرانی چاکرێت. شەوی ڕابردوو جارێکی دیکە چەکدارانی تیرۆریستانی داعش هێرشیان کردە سا سەنگەرەکانی پێشمەرگە لە سنووری کفری کە بەداخەوە پێشمەرگەیەک شەهید بوو، سێ پێشمەرگەش بریندار بوون. بەرەبەیانی ئەم ڕۆژ پێشمەرگەیەکی دیکە لە بریندارەکان بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. ئەمە لە کاتێکدا ئەمە دووەم هێرشی چەکدارانی داعشە ئەنجام بدرێت بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە. لە 27 ئەم مانگەشدا لە کوڵەجۆ هێرشێکی دیکە بۆ سەر هێزەکانی پێشمەرگە ئەنجام درا کە بۆمبێک بە کاروانی هێزەکانی پێشمەرگەدا تەقیەوە کە 5 پێشمەرگە شەهید بوون و لە هەمان کاتدا پێشمەرگەیەکی دیکەش ئەمڕۆ شەهید بوو کەواتە شەهیدەکان بوون بە 6 شەهید. بۆ قسە و باسی زیاتر و زانیاری زیاتر سەبارەت بە هێرشەکانی چەکدارانی داعش گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز مقدم مەریوان ئازاد عارف ئەندامی لیوای 5 پیادە سەر بە وەزارەتی پێشمەرگە. کاک مەریوان سڵاوت دەبێ ئەم کاتت باش. وردەکاری هێرشەکانی داعش و بەرپەرشانەوەی هێزەکانی پێشمەرگە چۆن بوو و ئەگەر بکرێت باسێکی باری تەندروستی بریندارەکانیشمان بۆ بکرێت. پێشێکی سوپاسان نەکەم بۆ ئەم دەرفەتە. هێزی پێشمەرگە هەموو کات گیانەدەستە و لە ئامادە باشیایە. ئەو کاتەی کە لە 27 مانگ بەداخەوە لە سەعات 9:50 تیرۆریستانی داعش هێرشیان کردە سەر سەنگەرەکانمان لە سنووری کوڵەجۆ بە چەکی کە هەژ چەکێک بێناوە بندێ دوو پێشمەرگەمان بریندار بوون. هێزێکمان ڕۆشتین بەدەم ئەو بریندارانەوە کە گەشتینە شوێنەکە بریندارەکان لە قانونی عسکەریە جەمعی خەسایر و ئیخلای خەسایری ئێمە توانیمان فریاگوزاریان بۆ بکەین. دوای ئەوە کەزانیمان چارەسەرەکەیان قورسە ڕەوانی خۆرەمان کردن. لە گەڕانەوەیانە بەداخەوە دوو ڕایدمان بە دوو سیاری جیاواز هاتنە سەرەوە بەدەم ئێمە و شەڕەکە لە بەرەوەی تۆزێ توڵی کێشە. لە گەڕانەوەیانە کاک ڕاید برایم هەزار ڕەحمەت لە قەبری بریندار بوو لەبەر سەختی برینەکەی بە سیارێکی هەمەرا ناردمان نەخوارەوە. وا دیار بوو ئەو دەقیقە پیلانیان دانابوو پەلاماری ئەو سەنگەرە بن ئەو ئەویان دانابوو بە نسیبی ئەو سیارانەی تر نەبوو تەنیا بە نسبی ئەو سیارەیە بوو. بەداخەوە بۆ هۆی ئەو کارەساتەی کە ڕوویە کە 5 پێشمەرگەتیا شەهید بوون و بریندارەکە کە سایەخێک بوو دەرچوو گەێنرایە خەسەخانە پاش شەوێک بۆ دوو شەو لە خەسەخانە ئەویش بەهۆی سەختی برینەکەیەوە کە جەستەی لە 160 سوتا و وەفاتی کرد. دوای ئەوە ئێمە پێشمەرگە هەموو کات لە ئامادە باشیایە. پێشمەرگە ناوی خۆی بەخۆیەوەیەتی سەنگەرەکانمان سەنگەرێکی تووکمەن، بەڵام تیرۆریستانی داعش کە دروست بوونەتەوە لە سنوورەکەیە نەبێ ئێستا دروست بووبن، هەر هەبوون لە سەردەمی کۆنا لە ساڵی 2010 لە 2008ەوە پیانەوتن ڕێکخراوی نەخشبەندی، دوایی بوون بە قاعیدە، دوایی خۆیان ڕێخز لە ناو ناوی تیرۆریستانی داعشە کە خۆیان بە ڕێکخراوێکی توکمە و منەظەمە زانی. وا دیارە ئێمەش ئەو ڕاستیە با ئینسان بزانێت هەر کەسێک دژی ئەم کیانە بێت وڵاتانی چواردۆرمان هاوکاریانن. ئەو چەکە پێشکەوتوانی کە بەدەست ئەوانەوە بێ ئێمەش بەدەستمانەوەیە، بەڵام ئەوان ئایا ئەمە پرسیارە چۆن گەشتۆ بەدەستیان؟ بەڵێ وەک ئەوەی ئەبینرێت کاک مەریوان لەم هەفتەیەدا ئەمە دووەم چالاکی چەکدارانی داشە بۆ سەر هێزەکانی پێشمەرگە ئەوەی کە دیار بێت بێگومان هەندێک چالاکی دیکەش هەیە کە باز ناکرێت. ئایا هۆکاری زۆربوونی جموجۆڵی چەکدارانی داعش لەو ناوچانە چییە؟ وەک پێشتر باسم کرد داعش هەر بووە لەو سنوورە و هەر ئەژمێنێت لە بەروی فەراغێکی ئەمنی لە بینی ئێمە ئەوانە هەیە، غاباتە چەمی سیروانە، جەوەڵەکانی حەمرینە، زائیدەن ئەو برا عەرەبە هاوردانن کە هاتوونەتە سنوورەکە و کوردەکانیان تەرحیل کردووە بە ڕۆژ لە بەرگێکی ترایە و بە شەو لە بەرگێکی ترایە. ئێمە سێ هێز لەو سنوورە کۆ بووینەتەوە، جێشی عێراقیە، هێزی پێشمەرگەیە، حەشدی شەعبیە. هیچ لایەنێکمان هەماهەنگیمان لەگەڵ یەکتریان نییە. ئەو فەراغش کە لەو بینەیە هەلێک قۆزراوەتەوە لەو هەلای ئەوان دەرفەت وەرەگرن، ڕێکخراون، تونێلیان هەیە، ئەتوانن چالاکی بکەن و بگەڕێنە شوێنی خۆشیان.
بەڵێ مانەوەی ئەو چەکدارانە کوێیە شوێنی ئەو چەکدارانە کوێیە مەبەستت لەو قسەیە چی بوو کە ئاڵەی بە ڕۆژ لە بەرگێکان و بە شەو لە بەرگێکی تران مەبەستم لەوەیە ئەو شوێنە کە عەرزی محەڕەمە لە قانونە هەج سەنگەرێک لە پێشەوە بوو ئەمامەکەی پێڵێن محەڕەمە هەر کەسێک بڕوالیەوە بە تیرۆریز لە قەڵەمێریە بەڵام ئەو دیانەی بەردەمی ئێمە کە ماونەتەوە لە برانی عەرەب پێکاتون لە کورد پێکاتون لە کەرەویەکان پێکاتون ئەمانە هەمویان لەناو خۆیانە ئەوە نەبێت تەبابوت ڕێک بن کە بتوانن زانیاریەکان بەدەست ئێمە بگەێنن توانای ئەویان ینی باوەڕت بێت مەکایانی ئالیاتیان هەیە ئێمە ئەمانەی بینین ئالیاتەکانیان جادەیەکی پێچاپکەین ناوێرن ماناوێت زەختێکیان لەسرە کە زەختێکیشان لەسەر بێ من بۆ ئەوەیە گەڕێنەوە بە ڕۆژ فەلاح و بە شەویش تیرۆریستە. بڵێ باز لە بۆشایی ئەمنیەکرێت لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق ئایا ئەو بۆشایی ئەمنیە بۆتە هۆکاری ئەوەی کە چەکدارانی داعش جم و جۆڵیان زیاد بکات؟ بەڵێ من هۆکارە گەڕم بۆ ئێمە تقریبەن بۆ 6 مانگ بۆ 7 مانگەچێت غورفەی عملیات تشکیل کراوە لە وەزارەتی پێشمەرگە لەگەڵ حکوومەتی فیدراالە کە دوو لیوای مشتەرەک تشکیل کرێ بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیە وەزارەتی پێشمەرگە بە خۆشحاڵیەوە هەردوو لیواکەی ڕێخستووە ئامادەن تەنیا ئەو بەشەی وەزارەتی حکوومەتی فیدراال ماوە کە لە وەزارەتی دیفاع ئەوان نهاتونەتە پێش وەکو پێویستە گینایسە و بۆشای ئەمنیش پڕکرابووە بۆشای ئەمنیەکەش بۆ معلوماتی جەنابەت لە زۆر شوێن هەیە 10 مەترە بینەکەمان لە زۆر شوێنەیە 10 کیلۆمەترە اینجا سنووری جوگرافیایی منتیقەکەش وارە هەڵکەوتووە باخ و باخاتی خورمایە باخی پرتەقاڵە چەمی سیروان بە ناوێ ئاڕوات ئەوەی کە لە ئەرزی واقع ئێمەی بینێ و خەڵکە ئەگەر بیبینێت ئەو بۆشای ئەمنی هەموو کەس ئیسفادەی لێکات و توانێت یامێن خۆی حەشار بێت. بەڵێ کاک مەریوان بوون و ئامادەی هێزەکانی سوپای عێراق لە چ ئاسێکایە؟ سوپای عێراق ئامادەییان هەیە بەڵام هەماهەنگیان نییە کە لەگەڵ ئێمە بتوانین کێوماڵێکی منتیقەکە بکەین ئەوان یەن جاروبار بە ئارەزی خۆیان تا منتیقەیە گێنە پێشەوە ئەوان ئاستی جوگرافیای کوردستان ئاانەیە بچووکی کەنەوە ئەو زەختەی کە ئیکەن لە ئێمە ئانوێ زیاتر بێنە پێشەوە زیاتر ئێمە بچینە دواوە ئێمە ڕێگە بۆ حاڵەتەمان نەیاوە ئەو فەراغش کەماوە تۆ لەویا تا ئێستا تەنسیقی وەزارەتی دیفاعی عێراقە کە هەماهەنگ نێ لەگەڵ وەزارەتی پێشمەرگەیە. بەڵێ لە یەکێک لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە پێشمەرگەیەک باسی لەوە کرد کە بریندارە لە یەکێک لە هێرشەکانی داشا بریندار کراوە بەڵام کەس نەهاتووە بەدەمیەوە ئایا ئەگەر کرێت لە لای بەڕێستەوە ڕاستی ئەوە بزانی؟ بەداخەوە زۆر بەداخەوە بۆ کۆمەڵێ ڕاگەاندن کە شتەکان بەلا ڕێئابن وەک پێویست نایگەین بەر گوێبیستی جەماوەر و بە چاوی جەماوەر ئەو پێشمەرگەی ئێمەیە پێشمەرگەیەکی قارەمانە کە دوو جار شەهید و کوڕە شەهیدە قەت جورئێتی ئەوە ناکات دەست بەرێ بۆ موقەدەسەتەکانی خۆی چکە باوکی لە پێناوی ئەو موقەدەسەتانەیە خۆی بە شەهیدکردن ناوە دوورە لە ڕاستیەوە وەزارەتی پێشمەرگە نووسینگەی کاک باڤێڵ سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئەمانە هەمیان لەسەر خەتن هەر شتێک پێویستکە بۆ ڕزگارکردنی گیانی پێشمەرگەیەک ئامادەباشیان دەربڕیوە و لا یەزال ئەو پێشمەرگەی توانن خۆتان بچن لە نزیکۆ بیبینن بەڵام بەداخەوە ئەو کەناڵە جوڵانیان و کۆمەڵێشتیان پێکرد زۆرم پێ ناخۆش بوو. بەڵێ بەگشتی چیت هەیە بۆ کەناڵەکانی ڕاگەاندن کە زۆر کات لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە کاتی هێرشەکەیە ڕووماڵەکەن و هەندێک زانیاری بڵاوەکەنەوە کە لە سوود و مەسلحەتی چەکدارانی داشایە؟ بەڵێ ئێمە لە هەموو قانونی عالەمە مخابرات هەیە ئەم کەناڵانە ڕێزم بۆ جەنابتانەیە بەعزێکیان بوون بۆ مخابراتی دوژمنی بەرامبەرمان دوور لە ڕاستی دوور لە واقعبینی شوێنەکە بە تەلەفۆنێک هەر کەسێک لە ماڵ و تەلەفۆنێکی بۆ بکات شێوازێکی تر بڵاوێکاتەوە من داوایان لێ ئەەکەم بەسە ئیتر ئەم شێوازی کە ئەوان خەریکن پێی زیاتر ئێمە ڕۆڵەکانمان لە دەستین چکە ئێمە بەلەش بۆ ئافرینێکی کەناڵەکەتان بۆ دوو لایک و کۆمنتێک هەچی لەسەر ئەرزی واقعی بە یەخینە بەردەستیان و بیزەبت بە دەقیقیش بە GPS ئەگەر دوژمن بۆی بگەڕێ وەکەوە نایخێنە بەردەستیان. بەڵێ کاک مەریوان ئامادەکاری و توانای هێزەکانی پێشمەرگە لە چه ئاستێکایە بۆ دووبارە
هاتنەوەی چەکدەرانی داعش و بۆ دووبارە جموژۆڵەکانی چەکدەرانی داعش؟ وەزارەتی پێشمەرگە لە سەرەتای دروستبوونیەوە لە 2005 و تاکو نێگاتە ئێستا پێشمەرگە لە تەدریبایە، پێشمەرگە ڕاهێنراوە، پێشمەرگە چەک و ئالاتێکی باشی لەبەردەسایە لە ڕووی سەنگەرسازیش و سەنگەریان بەقوتە، بەڵام تۆ حربی شەوارعنی ئەمە حربی پارتیزانی پێڵێن دوژمن بە کەمترین کولفە بێوێ گەورەترین زەربە بوەشێنێت. بەداخەوە من ناڵێم ئێمە ئیهمال بووین و نایژڵێم ئێمە زۆر وریا بووین، ئێمە ئامادەکاری تەواومان کردو بۆ هەر بەرپەرزانەوەیەک، هەر بەرپەرزانەوەی شەبێت ئێمە تەنیا ئەم حاڵەتە کە ڕوویاوە ئێمە لە دیفاعین لە هجومانین کە سەنگەرەکانمان پێوترێت سەنگەری دیفاعیە، ئێمە لە دیفاعین، هەر کەسێکیش لە دیفاع بێت مستهدەفە ئەگەر خۆی نەپارێزی ئەو حاڵەتە ڕووبات. ئەکرێت بڵین مەترسی دووبارە مەترسی سەرهەڵدانەوەی چەکدەرانی داعش هەیە؟ وەک پێشتریش پێم ڕاگەاندی چەکدارانی داعش ڕێکخراوێکی تیرۆریستین. هەر کاتێک هەر وەختێک ئەمە چارەسەر نەکرێت، حکوومەتی عێراقی بەداخەوە غەڵەتێکی زۆر گەورە بوو کە لە دوای گرتنەوەی شوێنەکان و دەرهێنانی لە دەستی چەکدارانی داعش بڵاویان کردو کە چەکدارانی داعش نەماون، بەڵێ چەکدارانی داعش ماون بە ئیمکانەتێکی ترەوە بە شێوازێکی ترەوە هاتوونەتەوە شوێنەکان، بەڵام شوێنێکی دیاریکراویان بەدەستەوە نی ئێمە بتوانین هێرشێکی پێچەوانیان بۆ بکەین. ئەمان وەکو پێم وتی لە مەفارەزی بچوو بچووکان گەڕۆکن، ڕۆژێک لە لای منن، ڕۆژێک لە کفرین، ڕۆژێک لە سنووری جەلەولان، ڕۆژێک لە سنووری جەشی عێراقین، ڕۆژێکە گەڕێنەوە بە سنووری کەرکووک و پردێ. بەم شێوازە شێوازی مەفرەزەی پارتیزانی بەکارهێنن. مەفرەزەی پارتیزانیش مەگەر مخبیرێک لە ناو خۆیانە خەدمایل بێ بزانین ئێمە شوێن و مەکانیان دیاری بکەین، هەگینە هەبڵێ هەن و هەر ئەژمێنن هەتا ئەو دەقەی جارێکی تر هاوپەیمانانیانەوە سەر خەت بۆ کۆتایی پێنانێ. بەڵێ سوپاس بۆ مقەدەم مەریوان ئازاد عارف، ئەندامی لیوای 5 پیادا سەر بە وەزارەتی پێشمەرگە کە بەشدار بووی لەگەڵمان. سوپاس بۆ بەشداریکردنت، سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان. کاتێکی خۆش.